ئەم کاتتان باش. ساڵێک لەمەوبەر دوو مامۆستای زانکۆی سەلاحەدین لە نێوجەرگەی شاری هەولێردا کوژران. ئەمڕۆژ دادگا پاش زنجیرەیەک دانیشتن کۆتایی بە دۆسیەکە هێنا و بە کوژەکەی بە 2 سزای لە سێدارەدان سزادا. بڕێرەکەش لە ماوەی 10 ڕۆژدا دەچێتە بەردەم سەرۆکی هەرێم بۆ واژۆکردنی. بەرەبانی 28 حوزەیرانی ساڵی ڕابردوو خوێندکارێکی زانکۆی سۆران لە نێو حرەمی زانکۆی سەلاحەدین تەقەی لە دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین کرد و بەهۆیەوە کوژرا. دواتر هەڵی کوتایە سەرماڵی دکتۆر ئیدریس عیزەت حەمەخان مامۆستای کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین و ئەویشی کوشت. هەر هەمان ڕۆژ ئاسایشی هەولێر دەستگیرکردنی بکوژەکەی لە بازگەیەکی گەرمیان بە هاوکاری هێزە ئەمنیەکانی ناوچەکە ڕاگەیاند. ئەمڕۆ پێنجشەممە پاش ساڵێک لەو ڕووداوە دادگا دوایین بڕیاری خۆیدا. برزۆ سەعید پارێزەری هەردوو هاوژینی دوو مامۆستاکەی زانکۆی سەلاحەدین لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا گوتی بڕیارەکە لە ماوەی 10 ڕۆژدا دەچێتە بەردەم دادگای پێداچوونەوە و دواتر ڕەوانەی سەرۆکاتی هەرێم دەکرێت بۆ واژۆکردنی. لەباری ئەگەری جێبەجێکردنی بڕیارەکەوە پارێزەرەکە گوتی ئەوە لە دەستی سەرۆکی هەرێمدا دەبێت. ئێستا زیاتر لە 450 سزای لە سێدارەدان هەیە و جێبەجێ نەکراون چونکە بڕیاری لە سێدارەدان بەهۆی ڕەخنەی ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤەوە لە هەرێمی کوردستان هەڵپەسێدراوە، بەڵام دەشکرێت سەرۆکی هەرێم واژۆی بکات. هەر بۆیە کە سوکاری ئەو دوو مامۆستایە لە کۆنگرەکەدا داوایان لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کرد بە زووترین کات واژۆ لەسەر بڕیارەکەی دادگا بکات. بە گوێرەی مادەکان 406 فقرە 406 1 زاؤها واتە کوشتن یعنی کوشتنی فەرمانبەرێ لە کاتی دەوام و هەروە کوشتن و زامدارکردنی یەکتشتر و هەروە لە تاوانی شەهیدکردنی دکتۆر ئیدریس بە گوێرەی مادە 406 فقرة ألف واتا سبق الإصرار والترصد يك زحمة النبي واتا دو تومتي أراستي تومت باركت وسزاي دو سزاي لسيدارة داني بو تومت بار دركت وبرياري دادقا بكوي دنك درتو وديارة أم بريارش تمييز تلقائية لماوي دروج رواني سلوكاتي دادقا بيداتنو هريم كردستان دكريت ولكاتي بسند كدني أم بريارة في دادقا بيداتنو هريم كردستان تلقائيا أم براوة ناگەڕێتەوە دادگای تاوان بەڵکو ڕاوانی سەرۆکایەتی هەرێم دەکرێت بۆ وەرگرتنی ڕەزامەندی واژووی سەرۆکی هەرێم بۆ جێبەجێکی ناوەڕۆکی ئەم بڕیارە. تقریبا لە هەولێر و سلێمان و دهۆک زیاتر لە 450 کەیسی سزای لە سێدارەدانمان هەیە گشتیان ماون لە سەواژووی سەرۆکی هەرێم و ئەم بڕیارە وەکو یاسا نافذە قانونێکی بەرکارە و کاری پێ دەکرێت، بەڵام لە هەرێمی کوردستان لە بە هەندێک ئەسبابی تایبەت بە حکوومەتی هەرێم ولا بمنظمات عفو دولي وأمم متحدة وأمانة واجو لسناك لكن ياساك بركارو دكري واجو كتير. لەبارەی هۆکاری ڕووداوەکە ئەو کات باس لەوەکرا بە کوژی دوو مامۆستاکە کە خوێندکاری زانکۆی سۆران بووە کێشەی لەگەڵ هاوسەری دکتۆر ئیدریس عیزەت هەبووە. ئەویش مامۆستای زانکۆی سۆران بۆ پێشتر لەگەڵ بکوژەکە لە سەرگواستنەوەی لە زانکۆی سۆرانەوە بۆ زانکۆی سەلاحەدین کێشە لە نێوانیاندا دروست بووە. دواتر هاوسەرەکەی دکتۆر عیزەت پەنای بردۆتە بەردادگا و سکاڵای لەسەر خوێندکارەکە تۆمار کردووە. ڕۆژی 28 حوزەیرانی 2022 واتە هەمان ڕۆژی تاوانەکە وادەی دادگایکردنەکەیان بووە، بەڵام بەر لە دادگایکردنەکە بکوژەکە چووەتە ماڵی دکتۆر ئیدریس و تەقەی لێ کردووە و ئەویش ڕای کردووە پاشان لە سەربانی ماڵی دراوسێکەیان کوشتوێتی. هەرزوو کە سوکاری گەنجەکە ڕایانگەیاند کە کوڕەکەیان نەخۆشی درێژخایەنی هەیە، بەڵام بەوتەی پارێزەری دۆسیەکە لیژنە پەیوەندیدارەکان دەریان خستووە کە هیچ جۆرە نەخۆشیەکی دەرونی لەگەڵدا نییە. دوای نزیکەی 2 مانگ لە تاوانەکە و لەسەر سکاڵای هاوسەری دکتۆر ئیدریس باوکی بکوژ با تۆمەتی هاندانی کوڕەکەی دەستگیر کرا، بەڵام برزۆ سەعید پارێزەری دۆسیەکە تایبەت بە زوومی ڕاگەیاند دوای نزیکەی 9 مانگ و نەبوونی بەڵگەی تەواو دادگا باوکی بکوژەکەی ئازاد کرد و هیچ تاوانێکی هاندانی لەسەر ساخ نەبووەتەوە. لە کاتی خۆیدا تاوانەکە کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست کرد و جارێکی دیکە بابەتی چەکی بێمۆڵەت هاتەوە بەرباس. هەر هەمان ڕۆژ حکوومەتی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و بەڵێنی بنبڕکردنی چەکی بێمۆڵەتیدا و دوای 1 هەفتە حکوومەتی هەرێم بڕیاریدا بەداخستنی سەرجەم دوکان و بازاڕەکانی چەک فرۆشتن. ئاسوودە بن.